ئەمە ئەو دوو جۆرە بوتڵە غازەیە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو مشتومڕی لە ناوچە کوردستانیەکان دروست کردووە. لە پارێزەکانی خواروی عێراق ئەم بوتڵەیە کاری پێدەکرێت لەلایەن هاوڵاتیان و بە فەرمیش لایەن حکوومەتەوە کاری پێدەکرێت. ئەم بوتڵە سەوزەش یاخود چەند ڕەنگێکی دیکەش هەیە لە شاری هەولێر و شارەکان هەرێمی کوردستان مامەڵی پێوە دەکرێن. ئێستا لە یەکێک لە گەراجەکانی کڕین و فرۆشتنی بوتڵی غازم کە لێراوان غاز پڕ دەکەنەوە غاز دەکڕن و دەفرۆشن. خاوەنی گەراجەکە باسی لەوە کردووە بۆ من کە لە ماوەی 30 ساڵی کارکردنیدا تاوەکو ئێستا هیچ حاڵەتێکی تەقینی غاز نەبووە. ئەم غازانە لە کاتی ئاگرکەوتنەوەدا ئەگەری هەیە ئەم سەرە بوتڵە بتەقێتن یاخود بتاوێتەوە لەگەڵ دروستبوونی ئاگردا کەمەش کۆمەڵێک پلاستیک لە نێو سەرە بوتڵەکەدا هەیە. من بۆ مەبەستا پەیوەندیم کرد بە بەڕێوەبەرایەتی پیشەسازی بەڕێوەبەرایەتی نەوت و گاز و وەزارەتی پیشەسازی و بازرگانی ئەوان باسییان لەوە کرد کوالەتی غازەکانمان هیچ کێشەیەکی نەبوو تا ئێستا هیچ کێشەیەک لە کوالەتی غازەکاندا نەهاتوتە ئاراوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بوتڵانە دروست دەکاتن. قسەم لەگەڵ یەکێک لەو بریکارانە کرد لێرە ئەو باسی لەوە کرد بوتڵی غازی ئێمە هیچ کێشەیەکی نییە و بە هیچ جۆرێک ئەو هەواڵانە ڕازنین کە ئەمە کوالەتی باش نییە. ئەمە قسەی بریکاری غازە. غازی هەرێمی کوردستان لە دوو کارگەیەکیان لە هەولێرە و کارگەیەکیان لە سلێمانی دروست دەکرێت. لە پارێزەکانی عێراقیش لە دوو شوێن کارگەی دروستکردنی غازەیە. ئەمە لە کاتێکدا دێت لە سەرەتای ئەم ساڵەوە حکوومەتی عێراقی بڕیاریدا غازی هەرێمی کوردستان لە پارێزەکانی خواروی عێراق کاری پێ ناکرێتەوە بەهۆی ئەوەی بە بیانووی ئەوەی یاخود کوالەتی غازەکان خراپە. لە دوو ڕۆژی ڕابردوودا لێژنە سەردانی ناوچەی دووسخورماتوی کردووە پامێرمان لەوێ راپۆرتێکی لەو بارەیە ئامادە کردبوو باسی لەوە دەکرد چەند ڕۆژێک دەرفەتیان پێ دەدرێت بۆ ئەوەی ئەو غازانەی هەرێمی کوردستان لەوێ ئاڵوگۆڕ پێ بکەن و بڕێک پارەژ لەسەر ئەو بوتڵە غازانە بدەن. دوای ئەوە ئەگەر بوتڵی غازی هەرێمی کوردستان بەدەست یاخود لە کارگەکانی پڕکردنەوەی غاز لەلایەن کارمەندەکانیانەوە بزاندرێت بە بڕی 450,000 دینار پێبژاردننی بۆ ئەنجام دەدرێت. ئەمە لە کاتێکدایە دانیشتوانی خورماتوو 180 غازی هەرێمی کوردستان بەکاردێنن.